سەرچاو بەرزان بەخێر بن سلااو ڕێزم هەیە بۆ ئامادەبوانی ژوورەکە هیوادارم هەمولایەکتان باش بن سەلامت بن. بابەتی ئەمڕۆمان سەبارەت بە خوڕافەی ئیبراهیم لە ڕوانگەی دەقەکانی قورئانەوە. هیوادارم هەمولایەکتان لەگەڵماندا بن. ئەلبەتە هیچ کامێکمان لە خۆمان نەپرسیوە لە ڕابردوو کاتێک گوێمان لە چیرۆکی ئیبراهیم بووە ئایا بنەمای ئەم چیرۆکە چییە؟ و ئایا دەقەکانی قورئان ئەو چیرۆکەمان پێ دەڵێن کە مەلاکان بۆمان دەجێڕنەوە یاخود مەسەلەکە لە شوێنێکی ترە؟ و ئایا بۆچی ڕاستی و دروستی چیرۆکی ئیبراهیممان پێناڵێن لە ڕوانگەی دەقەکانی قورئانەوە؟ و ئایا ئەو قسە زیادانەی کەوا مفەسیرەکان کردویانە لەکوێ هیناویانە بۆ تەواوکردنی چیرۆکی ئیبراهیم و هەروەها بۆ پڕکردنەوەی ئەو فەڵتانەی کەوا محەممەد داویەتی؟ ئەم بابەتە بابەتێکی ئێجگار گرنگە و محەممەد لە ئەساتیری یەهودی وەریگرتووە. هەموو چیرۆکانی قورئانی زۆربەی زۆری چیرۆکانی قورئانی لە خوڕافە یاخود لە ئەفسانە یاخود لە ئەساتیری یەهودی وەرگرتووە و ئەم ئەساتیرە ئەمڕۆ کە لە بەردەستە بە زمانی ئینگلیزی هەیە و بۆ زۆرێک لە زمانەکانی دنیا وەرجێڕراوە و هەروەها وەرجێڕراوەتە سەر زمانی عەرەبی تاوەکو ئێستاکە 4 بەشی وەدانە بەدانەی دەقەکانی قورئان دەتوانی لەناو ئەم ئەساتیرەدا دەقی قورئان بخوێنیەوە ئەوها لە ئەساتیرەکە هێلی بەژێردابینی، دەقی قورئان بخوێنێ ئەوها هێلی بەژێردابین لە ئەساتیرەکە. ئەساتیری یەهودیەکان لە سەدەی یەکەمی زاین نووسراوەتەوە واتە نزیک بە 6 سەدە پێش محەممەد و بۆ نمونە پەرتوگەکە بە ناوی ئەگەر یەک دەقە بینمە چۆن پێتان نیشان بدەم مشکلە نێوەی دین تا لێبردن دەکەم یەک دەقە بۆ نمونە أما برتوككية أساطير اليهود إحداث وشخصيات العهد القديم من بدء الخليقة إلى يعقوب يبرزان يبدأ قبا توزق بابشين بوستروتر أو كسي كوي كردوتو بناوي لويس جانسبريتش ترجمة حسن حمدي السماحي كوا كسي مسلمانة بلام أو كسواب زانم لبن ردة مسلمانية بلام خوي بەمە بەستەوە ئەم پەرتوکەی وەرجێڕاوە بۆ ئەوی موسڵمانان بخوێننەوە بۆ ئەوی ببینن کەوا محەممەد هەموو خوڕافاتەکەی لەم پەرتوکە وتیە. لە ئەلفەوە بۆیە محەممەد هەموو چیرۆکانی قورئانی لەم خوڕافەیە وەرگرتیە. هەموو لایەکتان بەخێر بێن لەگەڵمان بۆ بەرنامەی ئەمڕۆمان سەبارەت بە چیرۆکی ئیبراهیم لە ڕوانگەی دەقەکانی قورئاندا. جارێک لە سەرەتاوە من پرسیارێک کاتی خۆی لە موسڵمانانم کرد گوتم دەقەکانی قورئان سوڕەتی ساد ئاماژە بەوەی دەکەن کاتێک محەممەد دەڵێتن فرشتەکان شەڕیانە. تا ئێستاکە هیچ موسڵمانێک وەڵامی نەداومەتەوە. من دەمەوێت ڕاستەکەی ئەو مۆزوعە بزانم بۆچی فرشتەکان بە شەڕ دێن. ئذ یەختەسیمون بزانم هۆکارەکەی چییە. من دێم بۆ نمونە بەلامەوە زۆر گرنگە موسڵمانانی کورد ئەلبەتە زۆر باشن لە جوێندان لە ئیهانە و سوکایەتی لە هەڕەشە بەڵام کاتێک پرسیارێکی ئاینیان لێ دەکەی هیچ کامێکیان زمانیان لە دەمدا نییە و تەنها ئەو شتانە دێن دەڵێنەوە کە مەلاکانیان پێیان دەڵێ تەنانەت باشترین مەلای کوردیش کاتێک دێن قسە دەکەن بۆ نمونە دەڵێن ئیبن الباز و ئیبن نازانم چی گوت و چی گوت وەک ئەوەی وابی کە خۆیان دەبەنگون و ئیتر زمان لە دەمیاندا نەبی بە شێوەیەکی گشتی. من بۆ نمونە ئەگەر بینە سەر ئەو دەقە جارێشتر لە سەرەتا تاوەکو بە ڕێزان دێن پێشەوەی دەست بە بابەتی ئیبراهیم بکەین من جارێشتر ئەو مۆزوعە دووبارە دەکەمەوە چکە لە ڕابردوو کاتێک ئاماژەم پێکرد ڕاستەکەی زۆر جوێنمان پێدرا. بۆ نمونە سوڕەتی سەڵات ئاياتی 67 بۆ 7 دەڵێ قل هو نبأ عظيم أنتم عنه معرضون ما كان لي من علم بالملأ الأعلى إذ يختصمون إن يوحى إلي إلا أنما أنا نظير مبين. وادا أي محمد بڵێ ئەمە هەواڵێکی مەزنە کە ئێوە نایزانن و من نەمدەزانی کە دەستەی باڵای فرشتەکان مشت و مڕ و شەڕیانە تاوەکو بە وەحی بۆم هات. چۆن دەکرێت دەستەی باڵای فرشتەکان کە ئەڵڵا خۆی تێیدا ئەندامە شەڕ و مشت و مڕیان بێ؟ ئەو پرسیارم کرد تا ئێستا کە وەڵام وەرنەگرتۆتەوە لە موسڵمانەکان و بۆ ڕاستی و دروستی ئەم قسەیە فەرمودەیەکی محەممەد هەیە تەئکید لەوە دەکاتەوە کە دەستەی باڵای فرشتەکان شەڕ و ئاژاوەیانە. بۆ نمونە ئاماژە بەو فەرمودەی محەممەد دەکەم وەک تەئکید لەسەر ئەو مۆزوعە دەکاتەوە. سەرچاوەکانی ئەو فەرمودەیە بریتین لەمانە. مسند ئەحمەد جوزئی 5 لاپەڕە 243 الترمذي ژمارەی فەرمودە 3235 3236 3234 الحاكم جزئی یەکەم 521 ابن خزەیمە لە پەرتووکی تەوحید جزئی دووەم ژمارەی فەرمودە 320 321 الطبراني جزئی 20
ژمارەی فەرموودە 216 290 و مسند البەزاز جزئی حوتەم ژمارەی فەرموودە 8622 ببورن و هەروەها هەمویان ئەو فەرمودەیان بەڕاست داناوە تەنانەت ئەلبانی بە حەسەنی داناوە و الترمذي دڵێ حەدیث حەسەن صحیح و هەروەها دڵێ لە بوخاریم پرسی بوخاری گوتی هذا حەدیث حەسەن صحیح بۆ نمونە الترمذي لە کتابی التفسیر ئاماژەی پێکردیە و چەند کەسێک ئەو فەرمودەیان جێراوەتەوە یەکێک لەوانە معاذ بن جەبل دەڵێت پێغەمبەری ئەڵڵا بەیانیەتیان درەنگ هات بۆ نوێژکردن تاوەکو خەریک بوو خۆر هەڵبێت لە کاتێکدا هات نوێژی بۆمان کرد و دواتر گوتی سەفەکانی خۆتان جێمەهێلن ڕووی لە ئێمە کرد چی گوت محەممەد گوتی لەبەرچی تاخیر بووم گوتی شەوی ڕابردوو زۆر نوێژم کرد دواتر خەوم لێ کرد لە خەونمدا ئەتانی ڕەبی فی ئەحسەنی سوڕەتین ئەڵڵا لە باشترین شێوە هات بۆ لام فقالە الله بمحمد دڵێت یا محمد ئەی محمد دڵێ قلت يعني قتم لبيك ربي وسعديك قتم من خزمتكاري توم خداكم قال الله قتي فيما يختصم الملأ الأعلى أي محمد دستي بالاي فرشتكان لسر چی شريانا يعني الله لمحمد دبرسي دلي دستي بالاي فرشتكان شريانا لمحمد دبرسي أي محمد بوتي شريانا سبارت بچي والحاصل محمد دلي قلت ربي لا أدري خدا كم من نازانم دلي سيجار لي برسم قلت من نازانم إن جا دواتر دلي فوضع يده بين كتفي فوجدت بردها بين ثديي فعلمت ما بين المشرق والمغرب دڵێ ئەڵڵا دەستی خستە نێوان هەردوو ئەو منتیقەیەم هەردوو پیلم دڵێ هەستم بە ساردی دەستی ئەڵڵا کرد تەنانەت سەرمایەکەی گەیشتە نێوان مەمکەکانم اینجا زانیم بەوەی لە نێوان مەشریق و مەغریبە نێوان خۆر هەڵات و خۆر ئاوایە دووبارە دڵێ ئەڵڵا اینجا لەی پرسم فیمە یەختصم المەلأ الأعلى ئەی محەممەد سەبارەت بەچی دەستەی باڵای فرشتەکان شەڕیانە قلت في الدرجات والكفارات قتم سبارد ببلي إيمان داران وهروها سبارد بكفارة إيمان داران وفي نقل الأقدام إلى الجماعات وهروها أو هنقاواني كإيمان دار ديني بون مزقوت وأسباغ الوضوء في المكروهات وهروها خوبا كرنا ولكاتي دزنوش قرتن وانتظار الصلاة بعد الصلاة وما نوى شاورواني كردن لدواي نوش كردن ومن يحافظ عليهن وهركسك بارزقاري لمشتان بكا لنوجكامك عاش بخير ومات بخير بخير دجي وبخير دمري وكان من ذنوبه كيوم ولدته أمه وقعوا كبر دوام تازل دايق بوبي بيقناح بيتن بونمون أو فرمودي آما جمان بيدكا بونمون لفرمودي محمد لدقاني قرآن آما جمان بيدكا واتا دستي بالاي فرشتكان لروانغي إسلاموا فرشتكان باقنين وكو مروفوان ناخيان قيزوانا حسودي هي چێشە هەیە ناکۆچی هەیە لە شەڕ و ئاژاوەدان سەرچاو هەمولایەکان بەخێر بن جاوە هیوادارم مسلمانان وەڵامێکمان بۆ بینن بزانین بۆچی دەستەی باڵای فرشتەکان بە شەڕ دێن و هەروەها ئەگەر بین بۆ سەر بابەتی ئیبراهیم بۆ نمونە ئیبراهیم ئاماژەی پێکراوە لە قورئان کەوا بۆ نمونە حەنیفە بۆ نمونە فەرمودەیەکی محەممەد هەیە کەوا بۆ نمونە لێرەدا زۆر بە خێرایی ئاماژەی پێ دەکەم دەڵێتن صحیح مسلم عن عیاض بن حمار لە عیاضی کوڕی کەرەوە پورن کاکەکە تەرجمەی کوردی بکەین وای لێرێ دەڵێ عن عیاض بن حمار ئەو کەسەی فەرمودەکەی جێراوەتەوە ناوی عیاضە کوڕی کەرە خەتای من نییە یعنی ئەگەر وەری بژێڕین بۆ سەر کوردی ئەو یاوەرە جليلة برزا دبيتا عياض كري حمار واتا عياض كري كر أن رسول الله صلى الله عليه وسلم قال بيغمبري الله قتي قال الله قتي إني خلقت عبادي حنفاء من بندكاني خوم واتا لسر بنما يكتاي دروس كرديا فبين سر موضوعي بابنا سر پرتوشي بيروس وايد إذا كاكا جان عياض بن حمار خو من خطاي مني كاكا جان خوي نازن بوشي يعني بكوريكر عياضي كوريكر يعني تصور كان أوية شيكا لياورة جليلة كان يعني الصحابي الجليل
عیاض بن حیمار ناویەتی خەتای من نییە کاکەجان خەتای من نییە بۆ نمونە ئەگەر بینە سەر پەرتوچی پیرۆز لە سفر تەکوین کاتێک ئاماژە بە چیرۆکی ئیبراهیم دەکا بغض النظر ئەن ئەوەی کەوا ئەم چیرۆکە خورافی یا خورافی نییە بەڵام بۆ نمونە پێمان دەڵێتن باوکی ئیبراهیم ناوی چی بووە بڕوا بکەم بەڕێزان یعنی کاکە یعنی خۆی یعنی سەیرە من کاتێک خوێنمەوە ناوی ئەو کەسە کاتێک دەڵێ ئەن عیاض بن حیمار یعنی من دەمێک بوو پێ دەکەنیم گوتم یعنی ئەگە وەری بجێڕین یعنی سەیر و سەمرە دەرچی بەس وەلحاصل مشکلە نییە ڕەنگبی لە خۆشەویستی بۆ یعفور ئەو پیاوە ناوی لە خۆی نابی حیمار یا ناوی باوکی بەس وەلحاصل مشکلە نییە بۆ نمونە ئەگە پەرتوچی پیرۆز سفر تەکوین بخوێنینەوە پێمان دەڵێ بۆ نمونە ناوی باوکی ئیبراهیم تارح بوو کاتێک تارح لە ئووری کلدانیەکان دەرچوو ئوور کەوا لە باشووری عێراق بوو بۆ نمونە شارێکی کلدانیەکان بوو کاتێک تارح لە ئووری کلدانیەکان دەرچوو تەمەنی 7 ساڵ بوو و بە درێژی پێمان دەڵێت تارح 3 کوڕی هەبوو کوڕەکانی ناوی ئەبرام واتە ئیبراهیم ناهور و هاران بوو وهروەها هاران کوڕێکی بوو بە ناوی لوط واتە لوط برازای ئیبراهیمە و دەڵێ هاران مرد لەکوێ لە ئوور بەر لەوەی ئیبراهیم بۆ نمونە ئوور بەجێبێلێت و دواتر دەڵێتن تارح لەکوێ مرد لە منتیقەی حەڕان کەوا دەکەوێتە نێوان تورکیا و سووریا ئێستاکە و هەروەها دەڵێتن کاتێک دەرچوون چێ و چێبەیەکەوە دەرچوون تارح واتە باوکی ئیبراهیم کەوا ڕێک پێچەوانەی دەقەکانی قورئانە کە قورئان ناوی لێناوە ئازەر یا ئەزەر خۆشیان نازان چۆن تەلەفۆزی دەکەن نازم ئەو ناویان لەکوێ هێنایە و دەڵن کابرایەکی کافر بوو بەڵام لێرەدا بە گوێرەی پەرتوچی پیرۆز تارح باوکی ئیبراهیم لەگەڵ ئیبراهیم و لەگەڵ لوط و لەگەڵ سارا دەردەچێ باشە و دەڵێتن ئەو کات دەرچوون ئیبراهیم ژنەکەی ناوی سارا بوو و هەروەها ژنەکەی ناهور کوڕی تارح ناوی ملکە بوو و تارح خۆی دەریان دەکا بۆ منتیقەی حاران و تارح دواتر لە منتیقەی حاران دەمرێت لە تەمەنی 250 ساڵی لەوێدا دەمینێتەوە و ئیبراهیم بۆ نمونە تەمەنی 75 ساڵ بوو کاتێک بە فەرمانی خوددا حارانی بەجێهێشت و بەرەو خاچی کەنعانیەکان ڕۆی و هەروە دەڵێ ئیبراهیم لە تەمەنی 75 ساڵی دەژێ و دواتر پێت دەڵێ کەی دەچی بۆ میسر کەی لە میسر دەگەڕێتەوە هەروە کەی مناڵی دەبێت ئاماژە بە دوور و درێژی چیرۆکەکە دەکا وەک چیرۆکێکی خۆش کاتێک دەخوێنیوە واتە لە ئەلفەوە ئاماژەی پێدەکا بۆیە و دەڵێتن ئیبراهیم لە ئوور چوو بۆ حەڕان لە حەڕان چوو بۆ خاچی کەنعانیەکان کە فەڵەستینی ئێستایە دواتر بەهۆی گرانی لەگەڵ لوت و سارای ژنی دەچی بۆ میسر و لە میسر بۆ نمونە بە حکمەوەی سارا جوان دەبێتن فرعونیەکان داگیری دەکەن و ئیبراهیم پێی دەڵێ مەڵێ ژنی تۆم بڵێ خوشکتم ئەگە لەیان پرسیم دواتر دەزانن دواتر دەگەڕێنەوە والحاصل چیرۆکەکە لە ئەلفەوە بۆیە تێدایە لە قورئانەکەی حەمەی کوڕی ئاما دەبێ بچی لە ناو 10 سوورەتدا بگەڕێی بۆ ئەوەی چیرۆکی ئیبراهیم بدۆزیتەوە و بۆچی ئەم چیرۆکەیان وا دابەش کردیە بەم شکل و شێوە چکە هەمووی ناکۆچی تێدایە ئەگەر لە دوای یەک بۆ نمونە سوورەتێکیان هەیە بە ناوی ئیبراهیم بەڵام زۆر کەمێک لە ئاەتەکانی تایبەتە بە ئیبراهیم ئەگەر هەموو ئاەتەکانی ئیبراهیم کەوا لە قورئاندا دەهەیە 206 ئاەتە کۆی بکەیەوە لە دوای یەک دەبینی قڵێشی زۆری تێدایە کەلێنی زۆری تێدایە دەبی پڕ بکرێتەوە لێرەدا هونەری مفەسیرەکان دێتە ئاراوە بۆ دووشت پڕکردنەوەی کەلێنەکان دوو بۆ پاساو هێنانەوە بۆ ناکۆچی نێوان دەقەکان و ئەمە کتومت لە قورئاندا دەیبینی و دواتر دەبینن کەوا قورئان هەموو ئەو دەقانەی تایبەت بە ئیبراهیمی لە ئەساتیری یەهودیەکان ئیسرائیلیات وەرگرتووە بابێنە سەر ئەو دەقانە یەکەم بگوڕین جاخە ئەو دەقانەتان هەموو بۆ بخوێنمەوە بڕوا بکەن کاتێکی زۆری دەوێت هەر کاتێکی یەکجار زۆری دەوێت بۆ نمونە ئەگەر بە ئاەتی چەند سوورەت هەیە زۆر هەروە گوتم نزیک 11-12 سوورەتە ئاماژە بە مۆزۆی ئیبراهیم دەکات لە قورئان بەڵام بە سوورەتی الأنعام دەست پێ بکەین وإذ قال إبراهيم لأبيه آزر وكاتك إبراهيم بباوچی گوت کە باوکی ناوی ئازەر بوو دەبینن لە پەرتوچی پیرۆز دەڵێ ناوی تارحە و ناوی ئازەر نییە و دواتر خودی مفەسیرەکانیش دێن دەڵێن نازانین ئەم ئازەرە لەکوێ هاتیە
ناوی باوکی ئیبراهیم ئازەر نەبووە، ناوی باوکی تاریح بووە، خۆمان نازانێ و ئازەرە لەکوێ هاتیە. تەنانەت مفەسیرانی قورئان بۆ تەفسیرکردنی دەقەکانی قورئان دەگەڕێنەوە سەر تەورات پەرتووکی سەردەمی کۆن بۆ ئەوەی دەقەکان لێک بدەنەوە. ئەمە کارە ساتە. بەڵام لەو لاوەش دێن دەڵێن تەورات تەحریف کراوە. سەیر و سەمەرێنە بەڕاستی ئەو مسلمانانە. چی دەڵێ؟ وەئیذ قال ئیبراهیم لئەبیه ئازەرا، وەکاتێک ئیبراهیم بە ئازەری باوکی گوت ئەتەتەخیذ ئەسناما ئالیهەتەن، ئایا تۆ بت وەکو خودای خۆت دەپەرستی وەردەگری؟ إني أراك وقومك في ضلال مبين، من تو قومك دبينم بلا رداتونيشي روندان. تقيد واتر وكذلك نري إبراهيم ملكوت السماوات والأرض وليكون من المقينين. ملكوت چێشیان هەیە لەگەڵی مفەسیرانی ئیسلام نازان مەلەکوت مانای چێ کە دواتر دێنە سەر لێکدانەوەی ئەم دەقەش. و بەم شێوەیە مەلەکوتی ئاسمانەکان و زەویمان بە ئیبراهیم نیشاندا بۆ ئەوەی بە تەواوی ئیمان بهێنێ. دەقی دواتر فلما جن عليه الليل رأى كوكبا قال هذا ربي، وكاتك تاریکایی شەو داهات ئیبراهیم ئەستێرەیەکی بینی، هەسارێکی بینی، گوتی ئەوە خواکەمە. واتە ئیبراهیم شرکی کردیە بە ئەڵڵا بە گوێرەی ئەم دەقە. ئیبراهیم لە سەرەتا کەسێکی یەکتایی نەبووە، چکە دەڵێتن فەلەمما جەنە عەلەیه اللەیل، کاتێک تاریکایی شەوی بەسەرداهات ڕەئا کەوکەبەن، ئەستێرەیەکی بینی لە ئاسمان، قال هذا ربي، ئیبراهیم گوتی ئەوە خوداکەمە. واتە ئیبراهیم چی کردیە؟ شرکی کردیە لێرەدا. سیدکە فلما أفل، وكاتك أستيرك ونبو قال لا أحب الآفلين، إبراهيم قلت من أوشتانم خوشناويت كديار نامينين، واتا أو ناكري خدا كم بي. حفت فلما رأى القمر بازغا، وكاتك من بديار كوت قال هذا ربي، إبراهيم قلت أو من خداما. فلما أفل، وكاتك من روي ونبو قال لئن لم يهديني ربي لأكونن من القوم الظالمين. قلتي أجر هاتو الله كم هداية من ندى أو منج لقومي بلا ردات وكانم. دواتر حفتاوهش فلما رأى الشمس بازغة، وكاتك إبراهيم خوري بني خلخات، كي قلت قال هذا ربي، قلتي نا خور خداما، هذا أكبر أما قورترا. فلما أفلت قال يا قومي إني بريء مما تشركون، قلتي كاتك خور ونبو، قلتي أي قومكم من بريء لويك إيه وشرك دكان. واتا إبراهيم خوي سيجار شركي كردو برزان كاك فاتي برزان بخير بين يك بون من أجر بقرن وسر دقة ضلي فلما جن عليه الليل، كاتك تاريكاي شو بسريدهات رأى كوكبا، كوكبي بيني أستيري بيني، قال هذا ربي، إبراهيم قلت أما خداكما توبة أستيرا بلي خداكم، واتا الشرك كرديا باشا أو الشرك. دواتر ضلي كاتك أستيرا كون بو، قلت من أوشتانم خوشناوي كون دبن، واتا أو ناكي خدام بي. فلما رأى القمر، وكاتك مانجي بيني هلهات قال هذا ربي، قلت أما خداما. فلما أفل قال لئن لم يهديني ربي لأكونن من القوم الظالمين. قلتي أمنا أمجنا بخدام بي، أجر هاتو خدام هدايات من ندى أو من لا ضال كان دبن بلا ردار روشتو كان دبن. دقيتر فلما رأى الشمس، وكات خوري بيني هلهات قال هذا ربي، قلتي نا خور خدامة هذا أكبر أما قورترا. فلما أفلت قال يا قوم إني بريء مما تشركون، قلتي أي قوم كان من بريء لويك إيه والشرك بيدا كان. إني وجهت وجهي للذي فطر السماوات والأرض حنيفا وما أنا من المشركين. إنجا ظليت من روي خوم كردا هل صوري نري آسمان كانوا زوي وكو حنيفك يكتايك ومن لمشرك كاني، واتا سيجار شركي كرديا. أم دقانا أقر ببيني يعني بوماويك نكتنها لحظاتك بي دبيني بوماويك شركي كرديا شو تدروا استيريش بينيوا تاوكو استيرك ديار بوا أو استيري برستوا. كاتك استيرك ديار نماوا ديار دبي شويشي ترقرابيتوا، چکە ئەستێرە و مانگ بەیەکەوە ون دەبن، شەوێکی تر هاتەوەتەوە ئەو جارە گوتی ئەو ئەستێرە دنیا بە دیار چووە ڕووی کردۆتە مانگ. سەیری ئەو عەقلیەتەی ئیسلام بکە، سەیری ئەو عەقلیەتەی ئیسلام بکە،
بۆ نمونە لە سەرەتا ئەستێرە دەبی شەوێکی تر هاتبیتن مانگی بینی بێگوتبی نا ئەوە مانگ و ئەستێرە بەیەکەوە بەدیار دەکەون بەڕێزان وەی یاننا ڕۆژێک تر دەبی ئینجاهینی بینیوەی ئەنی فترەیەک ئیبراهیم کەسێکی مشترک بووە و کەسێک بووە کەوکەب و مانگ و خۆری پەرستیە ئەمە زۆر ڕۆشنە لەو دەقانە بۆمان ڕوون دەبێتەوە دواتر دەینە سەر تەفسیری ئەم دەقانە شتی سەیر و سەمەرەی تێدا دەبینن و هەروەها بۆ نمونە لە سوڕەتی النەحل من تەنها باسی ئیبراهیم دەکەم لەو بەرنامەیە ئەو کاتەی لە ئەکەد لە ئور ماوەتەوە باشە لە ئور ماوەتەوە نەک ئەوەی کە دواتر دەڕوا تەنها باسی ئەوە دەکەم چکە ئەجینا بەرنامەکە زۆر درێژ دەبی ئاەتی 120 سوڕەتی النەحل بۆ نمونە دەڵێت إن إبراهيم كان أمة قانتا لله حنيفا ولم يكن من المشركين دەڵێ ئیبراهیم یەکێک بووە لە حەنیفیەکان حەنەفی بووە و هەرگیز مشترک نەبووە ئەمە خودی ئەوەی پێچەوانەی ئەو دەقەی پێشووترە کە خوێنمانەوە بۆ نمونە شەوێکیان ئەستێرە دەپەرستی شەوێکیان مانگ دەپەرستی ڕۆژێکیان خۆر دەپەرستی واتە لە ماوەی نێوان خۆر هەڵاتن بەڕێزە من ئەو پرسیارە دەکەم خۆر هەڵاتوە بینیویەتی گوتی ئەمە خوداکەمە گەورەیە دواتر بۆ نمونە 14 کاتژمێر دواتر خۆر ئاودیو بووە نەماوە گوتی نا ئەوە ون دەبێ ئەمە خودای من نییە واتە بۆ ماوەی 14 کاتژمێر ئیبراهیم پێی وا بووە خۆر خودایەتی و خۆرپەرستی کردووە و بە درێژایی شەوێک ئەستێرەیەکی پەرستووە و بە درێژایی شەوێک مانگی پەرستووە و لێرەدا ڕەنگ بێ ئەو پرسیارە بکەن بڵێن ئیبراهیم چۆن بەو دەرەجە بێعەقڵ و دەبەنگ بووە کە پێشووتر نەیزانیوە خۆر هەڵدێتن و خۆر ئاوا دەبێتن چکە مناڵیش دەزانی لە تەمەنی 6 ساڵی 7 ساڵی بپرسە دەزانی بەیانیان خۆر هەڵدێ ئێواران خۆر ئاوا دەبێت کەواتە چۆن نەیزانیوە خۆر ئاوا دەبێتن وەی زانیوە خۆر بە بەردەوام دەمینێتەوە بە دیاردەکەوی ئەوە دواتر مفەسرینی قورئان پێمان دەڵێن و جێگای گاڵتەجاڕینە و لەم گاڵتەجاڕیان ڕێک لە هینی ئەساتیری یەهودی وەریانگرتیە دەقەکانی قورئانش لە ئەساتیری یەهودی وەرگیراوە کە بۆتان ڕوون دەبێتەوە لەبەرەوە ئەو دوو دەقە ڕێک پێچەوانەی یەکن سەرچاو بەڕێزان بەخێر بێن وهروە لە ئاەتی 42 سوڕەتی مەریەم دەڵێ إذ قال لأبيه يا أبتي لما تعبد ما لا يسمع ولا يبصر ولا يغني عنك شيئا وكاتك إبراهيم بباوتي دەڵێت ئەی باوکە بۆچی شتێک دەپەرستی کە نابیسێ و نابینێ و هیچ سوودت پێ ناگەێنێ و هەروەها بۆ نمونە لە العنکەبوت بابێنە جارێ لە عنکەبوت باواز بین الأنبیاء دەقی الأنبیاء دەخوێنینەوە دەڵێت لە ئاەتی 51 دەست پێ دەکەین ولقد أتينا إبراهيم رشده من قبل وكنا به عالمين إذ قال لأبيه وقومه ما هذه التماثيل التي أنتم لها عاكفون وكاتك إبراهيم بباوتي وقومك يقول أو بونمونا تمثال چی پێدەڵێن پەیکەرانە چییە دەیپەرستن یاخود لە دیاریدا بۆنمونە ئێوە دانیشتون قالوا وجدنا آباءنا لها عابدين دەڵێ باوکانی ئێمە ئەو بتانیان پەرستووە ئەو پەیکەرانیان پەرستووە لەبەرەوە ئێمەش دەیپەرستین قال لقد كنتم أنتم وآباؤكم في ضلال مبين وإبراهيم گوتی ئێوە خودی خۆتان و باوکانتان بەلا ڕێدا چوون قالوا أجئتنا بالحق أم أنت من اللاعبين وتانای ئیبراهیم تۆ بە حەق بۆ ئێمە هاتووی یاخود تۆش دەتەوێ گاڵتە بکەی پێمان ڕابگوێری قال بل ربكم رب السماوات والأرض التي فطرهن وأنا على ذلك من الشاهدين قتي بلكو خداكتان مني ناردوا كخداي آسمانكان زوية كآسمانكان زوي داهناوا ومن شايتي أوم واتدلت من لاين خداوم وشي دلت دواتر وتالله لأكيدن أصنامكم بعد أن تولوا مدبرين باشا باتۆزێک با کورتی بکەینەوە چکە ئەجینا بابەتەکە زۆر دروشتە ئەو شوێنانەی کەوا پێویستمان پێێتی دواتر چی دێتن فجعلهم جذاذا إلا كبيرا لهم لعلهم إليه يرجعون
و ئیبراهیم چی کرد هەموو بتەکان گوایە بە جۆرەی مفەسیرەکان ڕۆژێکیان باوکی ئیبراهیم لە دوکانەکەی نابێ باوکی ئیبراهیم بدەفرۆشێ ئیبراهیم لەوێ دەبی و ئیبراهیم هەموو بتە بچووکەکان دەشتێنی هەموو بتە بچووکان دەشتێنی تەنها گەورەکە دەهێڵێتەوە قالوا من فعل هذا اینجا گوتیان چێ ئەو بتانەی شکاندیە من فعل هذا بآلهتنا أنه لمن الظالمين گوتیان ئەمە چێ ئەو بتانەی ئێمە شکاندووە قالوا سمعنا فتى يذكرهم يقال له إبراهيم گوتیانەوە ئیبراهیم بتەکانی ئێمە شکاندیە قالوا فأتوا به على أعين الناس لعلهم يشهدون گوتیان بیهێنن لەبەر چاوی خەڵک بۆی خەڵک بیبینێ قالوا أأنت فعلت بآلهتنا يا إبراهيم گوتیان ئەی ئیبراهیم تۆ بۆ بتەکانی ئێمە شکاند قال بل فعله كبيرهم هذا فسألوهم إن كانوا ينطقون إبراهيم قلت نخير أم قوريان بو شكار وقلتم إبراهيم هم بچوك كان دشتني تنها يك بتي قورة دهيلتوا وخطرمه يچي داتا دستي هنده داقي ترمانه دليوا داره يچي داتا دستي يا تورداسك داتا دستي بتا قورة كيان إبراهيم دل نخير من نبوم أم بتا قوريان بو أقر دشتانه ويدا توانن لي برسن باقستان بو بكا قالوا قلتيان حرقوه وانصروا آلهتكم إن كنتم فاعلين قلتيان بيسو تينن وبشتواني لخدا كان تامكن قلنا يا نار إن جاء الله دلتن قلنا يا نار كوني بردا وسلاما على إبراهيم الله دلي بآقر من قلت أي آقر سار بروا وسلامت با بوسر إبراهيم يعني ميسو تينا وأرادوا به كيدا فجعلناهم الأخسرين وبيستيان فيلي لبكن واتبيكوجن بلام إما وامان كر خوان دوراوبن ونجيناه ولوطا إلى الأرض التي باركنا فيها للعالمين لقتو برقدا دختاتي باس اللوت دكا لوت برزان لهي شوين الجيرنبو لدكان لقتو برقدا لدقي حفتابو حفتاويت آماجا بلوت دكا لوت بي اوي كبيمان بلي لوت چيا لقتو برقدا چي دلتن إنجا دلتن ونجيناه لآقرك الرزقار منكرت ولوتش إلى أرض بوخاچك التي باركنا فيها للعالمين بوخاچك كوا بيروز مانكرت بو جيهانكان تو اما دقيقي ابراهيم و هيجي ترني ودقيقي اشتر لشوين اشتر كوا اماجي كدكا بين سر او دقش دور بخيراي العنكبوت بونمنا لآياتي بشتو چوار ودلي فما كان جواب قومه إلا أن قالوا اقتلوه أو حرقوه فانجاه الله من النار دڵێ وەڵامی قەومەکەی هیچ نەبوو تەنها گوتیان ئیبراهیم بکوژن و یا بیسووتێنن ئەوە بۆ ئەڵڵا لە ئاگر ڕزگاری کرد وهروها صافات سورة الصافات إذ قال لأبيه وقومه ماذا تعبدون وكاتك إبراهيم بباوشي قد وبقومكي قد قتي إيوشي دا برستن أئفكا آلهة دون الله تريدون آية دتانوي خدايا دروزنانا ببي الله ببرستن فما ظنكم برب العالمين أي بيركرنوتان شيء سبارد بخداي جهانا كان فنظر نظرة في النجوم فقال إني سقيم أو بودل إبراهيم سيري أستيريجي كرت إنجا كاتك لدوكانكي باوشي بو هر كسك دهات ديگو من نخوشم وخلق بو اوي لي بترسي لي دور كويتو بوي او روجانين بو دوكانكي بوي إبراهيم إيشو كاري خوي بكا بتكام بشتيني قوتي نخوشيش كشندم هيا هر كسك لي منزيق بيتو أوا بو نمونا توجد به فتولوا عنه مدبرين أو بخلق لي رويوا فراغ إلى آلهتهم فقال ألا تأكلون أو أبو إبراهيم روي كردا بتكان قوتي بوشي ناخون ما لكم لا تنطقون بوشي قسناكن فراغ عليهم ضربا باليمين أو بدست الراسيدة بتكاني دا فأقبلوا إليه يزفون حموي تكدا بتكان قالوا أبنوا له بنيا فلقوه في الجحيم أو بدوات الدلي قرتيانو قلتيان آقريشي بوب كانوا فريدنا ناو آقريكي شي روشي إبراهيم لأور هموي أويا برزان هر وقت بينيتان موضوع أكتشونا دلي ناوي باوشي آزرا باوشي بتبرز بوا إبراهيم بتكان تقدشتيني بتقوركي دهيليتوا دواتر ديهينن ديخنا ناو آقر ولا كتبرك دا دلي رزقار ماكر لقل لوت لكتبرك دا ديت ناو معادلكي بيئوي كوا بيشتر آماجة بناي بكري لموضوع إبراهيم دين لردا هر وقت محمد فرمودي شي دل إبراهيم سيجار دروي كردي لجياني دا بونو من لا فرمودي شفاعت
دەڵێتن دەچن بۆ لای ئادەم دەڵێ من گوناحی یەکەمم کردیە ناتوانم هیچتان بۆ بکەم دەڵێ بڕۆنە لای ئیبراهیم دەچن لای ئیبراهیم دەڵێ ڕاستەکەی من سێ درۆم کردیە من ناتوانم شەفاعەتتان بۆ بکەم درۆکانی ئیبراهیم سێ درۆیە یەکەچیان کاتێک دەڵێ نەخۆشم کاتێک سەیری ئەستێرەکان دەگا و بە خەڵک دەڵێ نەخۆشم بۆی خەڵک لێی بڕەونەوە لێی نزیک نەبنەوە بۆی کاری خۆی بکە ئەمە درۆیەک دوو کاتێک دەڵێتن بتە گەورەکە بتەکانی تریشکاند ئەوە درۆی دووەمە درۆی سێمیان کاتێک لە میسر بە فیرعەونیەکان دەڵێ سێرە پێیان بڵێ تۆ خوشتی منی ژنی منی سێ درۆ گوایە ئەو سێ درۆ ئیبراهیم سێ درۆی کردیە ناتوانی شەفاعەت بدا بەڵام محەممەد هەزارها مرۆڤی کوشتیە دەست درێژی سێکسی کردیە اختصابی ژنانی کردیە ڕێگای بە زینا داوە ڕێگای بە درۆ داوە خەڵکی ئازار و ئەشقەنجە داوە بە منجەنیق لە خەڵکی داوە ئیتر شەفاعەت دەکا شەفاعەتی مەزن سەیر و سەمەرەیە دنیایەکی سەیر و سەمەرەیە بابێنە سەر مەوزوعی تەفسیری ئاەتەکانی 74 75 76 77 78 سوڕەتی بۆ نمونە الأنعام الطبري چی دەڵێ الطبري دەڵێ واختلف أهل العلم في المعنى بآزر هەروە گوتمان دقەکە دەڵێ ئەگەر بگەڕێنەوە بۆ دەقەکە وإذ قال إبراهيم لأبيه آزر وكاتك إبراهيم بآزري باوچی گوت دقەکە زۆر ڕوونە دەڵێ ناوی باوچی ئیبراهیم ئازەرە هاتوونە دەزانن محەممەد فەڵتەی داوە ناوی باوچی ئیبراهیم ئازەر نییە بە گوێرەی پەرتوچی پیرۆ سەردەمی کۆن کە مسلمانان پێی دەڵن تەورات لە سفر تەکوین ناوی تارحە هاتوونە چۆن خۆی لە دەرباز بکەم بزانە الطەبەری وهموشان هەمان قسە دەکەنەوە واختلف أهل العلم في المعنى بآزر وأهل علم إسلامي ناكوكن سبارت بمعنى آزر وما هو آزر چیه؟ ای بابا دقیقه پید دڵێ بە باوچی گوت کە باوچی ناوی ئازەرە دەیانەوێت لێ ڕابکەن سەیری ئەو ڕاکردنەی وإذ قال إبراهيم لأبيه آزرە وەکاتێک ئیبراهیم بە باوچی گوت کە ئازەرە یعنی دەخە پێت دەڵێ باوچی ناوی ئازەرە دەیانەوێت ئەم دقا چکە هەموو خەڵکێک هەستی پێدەکا کە درۆیە بێبنەمایە باوچی ئیبراهیم ناوی ئازەر نەبوو ناوی تارحە محەممەد بزانە ئازەری لەکوێ بیستووە و لی تێکەڵ بووە و دایناوە هەروەک چۆن دەڵێ مریەم کچی ئەمران دووبارە لی تێک چووە هاتوونە دەیانەوێت ئەم دقە پاسایی بۆ بدۆزنەوە چی دەڵێتن واختلف أهل العلم في المعنى بآزر وهروها أهل علم ناكوكن سبارت بمعنى آزر وما هو چيا اسم أم صفة أما ناوى يا صفة وإن كان اسما وأجر هاتو ناوبه فمن المسمى به شيء بناوي آزر بوا فقال بعضهم هو اسم أبيه خندك ليا وركاني سرتاي قلتان آزر باوشي إبراهيم آزر أبو إبراهيم قال هو آزر وهو طارح ضلن دو ناوي أبو ناوي كان آزر وناوي كان طارح بوا زانا سيدك هر خودي خويا نا يبلن إذر فلتمان داوا ضلن شي ضلن قال هو آزر وهو طارح دو ناوي هو ناوي طارح هو ناوي آزر هو وقال آخرون إنه ليس أبا إبراهيم وهندي خلقان ترقوتان نخير آزر باوش إبراهيم نيا بلام دقيقة دلي باوشتي وقالوا إنه اسم صنم وقوتان أما ناوي بتك بوا وهندي شردل اسم أعجمي معناه معوج وهندي شردل ناوي أعجمي فارسي بوا بمعنى خوار آزر بمعنى خوار دي سيدك بو باساو دوزينوا چدرو يك دكان لقل أوش دقەکە زۆر ڕوونە وإذ قال إبراهيم لأبيه آزر وكاتك إبراهيم بباوچی قد كآزر أتتخذوا أصناما آلهة آية بتك وك خدا بخوة ودقري إني أراك وقومك من دبينم لراستي دا تو وقومك في ضلال مبين يعني زور روشنا بەڵام ئازەر لەبەرەوەی بوونی نیە لە مێژوودا کەسێک و پەرتوچی پیرۆز دەڵێ ناوی تارح بووە محەممەد لی تێک چۆ دوو کەسایەتی ئازەری هیناوە لەوەی داناوە فەڵتەیەکی گەورەی داوە دەیانەوێت بێن پینە و پەڕۆی بکەن و هەروە سەبارەت بە ئاەتی دواتر بۆ نمونە وكذلك نري إبراهيم ملكوت السماوات والأرض وليكون من الموقنين سبارت بما الطبري واختلف أهل التأويل في تأويل هذه الآية وهروە شرۆڤەکەرانی قورآن سەبارەت بە شرۆڤەکردنی ئەم دەقە ناکۆکن سەبارەت بەچی مەلەکوت مانای چییە نازانن سیدیکە لێکدانەوەکانی چیە بۆ ئەم دەقە دەڵێ
نريه خلق السماوات والأرض دڵێ ئەم دەقە دەڵێتن دروستکردنی ئاسمانەکان و زەویمان بە ئیبراهیم نیشاندا و دەڵێ هەندێکی تر دەڵێن ئەلمولک واتە سەروەریەکانی ئاسمانەکان و زەوی و هەندێکی تر دەڵێن ئایات السەماواتی والئەڕضی واتە نیشانەکانی ئاسمانەکان و زەوی و هەندێکی تریان دەڵێن ئەسسەماوات السەبعی واتە حەفت ئاسمانەکەمان کردەوە بە ئیبراهیممان نیشاندا و هەندێکی تر دەڵێن ئەلعەرش هەندێکی تر دەڵێن نەخێر مانای ئەوەی عەرشمان بە ئیبراهیم نیشاندا و هەندێکی تردا دەڵێن الئەرضونە السەبعە هەندێکی تر دەڵێن نەخێر حەفت چینە زەویەکەی کەوا لەسەر یەکە بە ئیبراهیممان نیشاندا و هەندێکی تردا دەڵێن قالە أقيم على صخرة أي إبراهيم لسر بردك بوستا وفتحت له السماوات وآسمان كاني بوكرايوا فنظر إلى ملك الله وسير سروري الله كر فيها حتى نظر إلى مكانه تاوكو حتى نظر إلى مكانه في الجنة تاوكو سيري شويني خويكر لبهش وفتحت له الأرضون حتى نظر إلى أسفل الأرض وحوت آسمانكي بوكرايوا تاوكو سيري زەویەکەی خوارەوەی کرد هێشتا مایە ئەتەیناه یعنی دەڵێ ئەو دەقەمانای هەندێشتر دەڵێن ئەتەیناه مەکانەه فی الجەنە واتە شوێنی خۆیمان ئەو شوێنی کە بۆ ئیبراهیم دانراوە لە بەهەشت بە ئیبراهیممان نیشاندا و هەندێشتریان دەڵێن فرجت له ما في السماوات فنظر إلى ما فيهن حتى انتهى بصره إلى العرش هەندێشتر دەڵێن نەخێر ئاسمانەکانی بۆ کراوە چکە سەقفە دەکرێتەوە بڵێ ئاسمانەکانمان بۆ کردەوە تاوەکو سەیری کرد تاوەکو ئاستی عەرشی ئەڵڵا وفرجت له الأرضون السبع فنظر ما فيهن و هەروەها زەویەکانمان بۆ شەق کردمانەوە زەوی حەوتەم و شەشەم و پێنجەم و چوارەم هەتا خوارەوە بۆی ببینی بۆی هەست بە معجزەی ئەڵڵا بکە كشف له عن أديم السماوات والأرض حتى نظر إليهن على صخرة والصخرة على حوت والحوت على خاتم الرب دەڵێ وامان کرد بۆ نمونە زەویمان بۆ کردەوە زەویەکە بۆ نمونە لەسەر بەرد بوو بەر لەسەر حوت بوو حوت لەسەر نازام چی بوو پێمان نیشاندا و هەروەها دەڵێتن أن الله هەندێشتر أن الله رفعه حتى أشرف على أهل الأرض و هەندێشتر دەڵێن نا ئەم دەقە بەمانای ئەوەی ئەڵڵا جان بەرزی کردەوە بۆ ئاسمانەکان بۆ ئەوەی لە ئاسمانەکان سەیری خەڵکی زەوی بکە هەندێشتردا دەڵێن نا مەلەکوت یعنی الشمس والقمر والنجوم بەمانای خۆر و مانگ و ئەستێرەکان دێ چەندێک دانەوە بەڕێزم بە ئەو دەقە مەلەکوت چەندێک دانەوە یەک کەلیمەیە کەوا خودی خۆیان ناکۆکن نازان مانای چرا چکە محەممەد مەلەکوتی وەرگرتی لە پەرتووچی پیرۆز وازیان لێبینن بەڕێزان وازیان لێبینن جوێن دەدەن چی دەن ئێمە دیارەوە بە عەرەبی دەخوێنەوە و پێیان دەڵێن و سەرچاوەکان طەبیعیە مشکل نییە ئەوە کێشەی ئێمەی لەگەڵ میلەتی کورد و هەروەها سەبارەت بە دەقەکەی دواتر كاتك دليتن بونمونا فلما جن عليه الليل رأى كوكبا قال هذا ربي فلما أفل قال لا أحب الآفلين دلي كاتك تاريكاي شو بسري داهات كوكبي تبيني أستيري تبيني قلتي أما خدا كما وات الشرشي كردي إبراهيم فلما أفل كاتك أستيرك ونبو قلتي من ئەوشتانم خۆش ناوێت کەون دەبن دواتر مانجی بینی گوتی ئەوە خدا کەمە کاتێکمان کەون بوو گوتی من ئەوم خۆش ناوێتن ئەمە خدا کەم نییە دواتر خۆری بینی کاتە خۆری بینی گوتی ئەمە گەورەترە خدا کەمە کاتە خۆرەکە ژون بوو گوتی نەخێر ئەمە خدا کەم نییە بزانین چی دەڵێ ئیبن عەباس دەڵێ فعبده دەڵێ ئەستێرەی پەرست ئیبراهیم حتى غاب تاوەکو ئەستێرەکە ون بوو فلما غاب كاتك أستيرك ونبو قال لا أحب الآفلين قلت أوشتانم خوشناوي كون دبن ناكري أما خدام بي فلما رأى القمر وكاتك مانجي بيني بازغا هل هاد قال هذا ربي فعبده حتى غاب قلت دل مانجي برست تاوكو مانجيش ونبو إنجا قلت أما ناكري خداي من بي فلما رأى الشمس وكاتك خوري بيني بازغة واتهلهات قال هذا ربي هذا أكبر قلت أما خدا كما أما قورترا فعبدها حتى غابت طلع برستي تاوكو ونبو برسيار من ليرا باش برسيارك من لمسلمانان دا كان هوا دارم ولام دنوا
کابرایە کەورە گوتم تەمەنی 6 ساڵ بێ دەزانی بەیانیان کاتە خۆر هەڵدێ دەڵێ خۆر هەڵدێ 6 دەکات سەفی یەکی ابتیدایی کاتێک دەزانیتن کاتێک بەیانیان خۆر هەڵدێ دەزانیتن ئێواران خۆر ئاوا دەبی وە شەوان کاتێک مانگ بە دیار دەکەوێ دەزانی لەگەڵ هەڵهاتنی خۆر مانگ نامینێ و ئەستێرە نامینێ کەواتە ئیبراهیم دەوێت تەمەنی چەند ساڵ بوو بێ بەم دەرەجەیە گەوج بوو بێ کاتێک وا هەستی نەکردبی کە خۆر بۆ نمونە هەڵاتن و ئاوابوونی هەیە وایە نە بەڕێزەکەم پرسیارەکە زۆر لە جێی خۆیەتی تێدەگەن لە مەبەستی پرسیارەکەم تێدەگەن لە مەبەستی پرسیارەکەم چکەوە فەڵتەیە کە محەممەد داویەتی مفەسیران هاتوون بۆ پینە و پەڕۆکردنی ئەمە لە ئەساتیری یەهودیەکان وەریانگرتیە هەر وەک دواتر دەبینن و پێتان نیشاندەم کەوا لەکوێ وەریگرتیە باشە چکە هەموو مرۆڤێک تەمەنی 6 ساڵە کاتێک دەچێت بۆ قوتابخانە دەزانی بەیانیان خۆر هەڵاتن هەیە و ئێواران خۆر ئاوابوون هەیە و کاتە خۆر ئاوا دەبی مانگ بە دیار دەکەوێت و مانگ بەیانیان کاتە گوون دەبێ خۆر هەڵدێ واتە دەزانی کەوا 24 کاژمێر نابینن بەڵام لەو دەقانە دەبینین ئیبراهیم ئەمەی نەزانیوە چکە دەڵێتن گوتی ئەستێرەی بینی گوتی ئەمە خوداکەمە دواتر کاتێک ئەستێرە بەرەبەیان ون بوو گوتی ناکرێ ئەمە خوداکەم بیتن ئەمە ون بوو مانگ بە هەمان چەشن خۆریش بە هەمان چەشن واتە ئیبراهیم نەیزانیوە بەڕێزان ئیبراهیم نەیزانیوە بزانین مفەسیرانی قورئان چیمان پێ دەڵێن چۆن پینە و پەڕۆی دەکەن ئەمە الطەبەری جێبگرن ئەمە زۆر پێکەنی ناویە ئەڵبەتە فيما ذكر لنا دەڵێ ئەوەی بۆمان ئاماژەی پێکراوە والله أعلم والله هەر خۆی دەزانێ ئەو والله أعلم زۆر مهمە لە ئیسلامدا أن آزر كان رجلا من أهل كوثا من قرية بالسواد سواد الكوفة دەڵێ ئازەر پیاوێک بوو لە خەڵکی کووثا کە گوندێک بوو لە گوندەکانی سەوادی کوفە مەوزوعیان کردە کوفە سیرکە مەوزوعەکەیان کردە کوفە دایانێ بە ئیسلامی بکەن تۆزێک وكان إذ ذاك ملك المشرق لنمرود بن كنعان وأم قندا سرب مملكتي نمرود بو ملكة ناوي نمرود بن كنعان فلما أراد الله أن يبعث إبراهيم حجة على قومه ورسولا وكاتك الله ويشتي إبراهيم بنيري وقبل جيك بو سر قومكي ووك بيغمبرك إلى عباده بو بندكاني ولم يكن فيما بين نوح وإبراهيم نبي إلا هود وصالح ولنوان هاتني نوح وإبراهيم هيج بيغمبري اشترنا هاتبو تنها هود وصالح نبي دو بيغمبري عرب هاتبون دو پێغەمبەری عەرەب هاتبوون لە نوحەوە بۆ ئیبراهیم هیچ پێغەمبەر نابوون دوو پێغەمبەری عەرەب هاتبوون هود و صالح فلما تقارب زمان إبراهيم الذي أراد الله ما أراده دەڵێ کاتێک سەردەمی هاتنی ئیبراهیم نزیک بۆوە ئەتى أصحاب النجوم نمرودا ئەوانەی کەوا بۆ نمونە ئەستێرە ناسەکان هاتن بۆ لای نەمرود فقالوا له بيان قلت تعلم أن نجد في علمنا أن غلاما يولد في قريتك هذا يقال له إبراهيم قلت أي إبراهيم إما دزانين منالك لدايق دبي لقندكيتو لشاركيتو بناوي إبراهيم يفارق دينكم ويكسر أوثانكم في شهر كذا وكذا من سنة كذا وكذا إبراهيم لدايق دبي منالك كبش لأينكتان دكا وبتكانتان دشتيني كي لدايق دبي لمانجي فلان وفلان ضلن كذا وكذا نازن ولا صالي كذا وكذا لفلان صال وفلان صال نازن سيد دواتر سيري أو قالت جاربيانا بكرنجا إنجا دواترش سرچاوكشان بيرم بغرن وبدان أوانين حتى خودي دقكاني القرآن لو أساطيران ورجراوا ضلي فلما دخلت السنة التي وصف أصحاب النجوم لنمرود وكاتك داخلي أو صالبوين كأستيرناسكان هر وقبو نمروديان باسكرت كأو منال لو صال الدايق دبي بعث نمرود إلى كل امرأة حبلى بقريته نمرود بدواي هموجنيشي دوجاني نار لما ملاسكتك قلت كويان كنوا فحبسها
هەموو ژنە دووجیانەکانی کۆ کردەوە عنده لای خۆی إلا ما كان من إبراهيم امرأة آزرة تەنها چێ نەبی تەنها دایکی ئیبراهیم نەبێ کە ژنی ئازەر بوو فإنه لم يعلم بحبلها يعني تەنها دایکی ئیبراهیم نەبێ دووجیان بوو بەڵام نەیدەزانی دووجیانە سیر کە تەنها ئەویان کۆ نەکردەوە ئێستا پرسیاری من ئێستا لێرەدا خودی خۆتان فترەیەک بەر لە ئێستا دەتان گوت ئازەر بۆ نمونە ناوی بتێکە ئێستا کە دووبارە ئازەرتان هێناوەتەوە ناو معادلەکە دەڵێن باوکی ئیبراهیمە یعنی خودی خۆتان خەڵکتان پێگەوجە مفەسیرەکانی ئیسلامیش لەو شوێنەی پێویستیان پێدەبی ئازەر باوکی ئیبراهیمیە و لەو شێوەی پێویستیان پێدەبی ئازەر دەبێتەوە باوکی ئیبراهیم سێدیکەن ولما أراد الله أن يبلغ بولدها أراد أن يقتل كل غلام ولد في ذلك الشهر من تلك السنة حضرا والحاصل دليتن كاتي لدايك بوني إبراهيم نزيك بوا و هر منالك هموش نكاني كوكر دو أواني دو جامبون هر منالك أو كات لدايك دبو أجر هاتو كربايا فذبحا نمرود كاتك همي كوكر بوا كاتك منالك لدايك ديگو بزان كرياك جا كربايا سري دبرين كجبايا هديوش تيواي بيبدانو ديگو آسايا فلما وجدت إبراهيم الطلقة فخرجت ليلا إلى مغارة قريبا منها وكاتك دايتش إبراهيم جاني هاتي منالي بو درچو بو أشكوتك شو ناو أشكوتك زين دواتش تبي فولدت فيها إبراهيم أو إبراهيم لناو أشكوتك لدايك بو واصلحت من شأنه ما يصنع مع المولود ثم سدت عليه المغارة أو بداية إبراهيم دواي أوي من على كيبو جان أزم ماماني لقل دابو يانا وبرتياران لمن مكان لا طبري ولا مفسران إسلام كان كاتك من على كيبو ريكو بيجي كردو بون مقون دا غي كردو من على كي بجيشدو درجاي أشكو تكيل سرداخ استوى ديار أشكو الدرجاي هي فدقي ديار أشكو الدرجاي هي ثم سدت عليه المغارة أو درجاي أشكو تكي دایچی بۆ نمونە ئیبراهیم پاژۆی مناڵەکەی بوو ئیبراهیمی بوو بەجێهێژنا ئەشکەوتەکە دەرگای ئەشکەوتەکەی لەسەر ئیبراهیم داخستەوە ثم رجعت إلى بيتها إنجا قرايا بۆ ماڵی خۆی ثم كانت تطالعه في المغارة إنجا زوزو سرداني لكر لأشكوتك فتنظر ما فعل سيدي لكر بزاني تشيدك فتجده حيا ديبني إبراهيم زندوة يمص أبهامه ديبني بنجكاني خوي دمشت سيد بنجكاني خوي دمشت ويزعمون والله أعلم ودلين طبري دلي ودلين والله خوي دزانت أن الله جعل رزق إبراهيم فيها الله رزق إبراهيم لسري بنجكاني إبراهيم دابين كردو كاتك إبراهيم بنجي خوي دمشت لوي رزقك شيرك بونمونا شيرك دهات درو إبراهيم دي خوار بو شيرك بشيري بنجكاني خوي إبراهيم قورة دبو وكان آزر فيما يزعمون سأل إبراهيم عن حملها وهر وقت دلين آزر دكا باوشي إبراهيم لا دايش إبراهيم برسي كوتي حملك تشيلي هات فقالت ولدت غلاما فمات كوتي منالكم بو كريكم بو مرت كركا فصدقها أو برواي بيكرت آزر فسكت عنها بيدنبو اینجا سەیری لێرەکەن ئەو گاڵتە جارێکە لێرە دەست پێ دەکات پینە و پەڕۆکردنی فەڵتەکانی حەمەی کوڕی ئامە وكان اليوم فيما يذكرون على إبراهيم في الشباب كالشهر والشهر كالسنة هر وەک دەڵێن ڕۆژێکی ئیبراهیم بە مانجێک بوو مانگێکی ئیبراهیم بە ساڵێک بوو سەبارەت بە گەورە بوون واتە کاتێک ئیبراهیم تەمەنی دەبووە دوو ڕۆژ دەبووە چەند دەبووە دوو مانگ وكاتك دبو دو مانگ اوتوماتيشن وات دبو بچ 2 سال يعني بونمونا سيركن برزا وات الروج يكم ابراهيم لدايق بو كاشمير چواري بياني تاوكو چواري بياني روجي دواتر دكا بيشتو چوار كاشمير دكا روجك او روجا دكا يك مانگ وات تمني ابراهيم دبيت يك مانگ اوتوماتيشن و او يك مانگ دبيت صالك وات بيشتو چوار كاشمير دكا يك سال سيركن سيري او قال تجارب كان استاغا وكان اليوم فيما يذكرون على إبراهيم في الشباب كالشهر والشهر كالسنة فلم يلبث إبراهيم في المغارة إلا 15 شهرا وإبراهيم تنها بانزمانك لا أشكوتك ما يوا واتا بانزروش بانزمانك
واتە دەکات چەند 15 ساڵ ئۆتۆماتیکیان 15 ڕۆژ 15 ساڵ حتى قال لأمه تاوكو بدايتي قد أخرجيني انظروا فأخرجته عشاء ضليت تاوكو داوي لدايتي كد قلت لأشكوتك درمك من دمويت درو ببينم فنظر إبراهيم سيدي دروي كرت وتفكر في خلق السماوات والأرض بيري لدرس كردني آسمان كانوا زوي كردوا لبروا إبراهيم كاتك بوجاري يكم أستري بيني برزان مفسر كان قلن بوجاري يكم بيني چکە تەمەنی 15 ڕۆژ بوو دەکات 15 مانگ دەکات 15 ساڵ ئۆتۆماتیکیان جاری یەکەم لە ئەشکەوتەکە هاتە دەرەوە جاری یەکەم ئەستێرەی بینی گوتی ئەو ئەستێرە خودامە چکە پێشتر ئەستێرەی نەبینی بوو بەڵام کاتێک بەرەبەیان ئەستێرەکە ون بوو گوتی نەخێر ئەمە خودام نییە اینجا دواتر شەوی دواتر مانج بینی گوتی ئەو مانگە خودامە کاتێک مانگەکە ون بوو گوتی ئەمە خودام نییە اینجا ڕۆژی دواتر کاتە خۆری بینی گەورەتر گوتی ئەمە خودامە کاتە خۆرەکە خۆر ئاوا بوو گوتی نەخێر ئەمە خودام نییە بەڕێزان ئەمە گاڵتە جاری قورئانەکەی حەمەی کوڕی ئامە و مفەسیران چاریان ناچارە دەبی ئەو پینە و پەڕۆیە بدۆزنەوە چکە ئەجینە ئیبراهیم مشترک دەرەچی بەڕێزان ئیبراهیم مشترک دەرەچێ و چاری ناچارە ئیبراهیم کەسێکی مشترک دەردەچێ هەروەک بە جۆرەی دەقەکە ئاماژەم پێکرد سەیرکەن یا دەبەنگ دەرەچێ یا دەبی کەسێکی دەبەنگ بوو بێ کە نەیزانی بی خۆر 24 کاتژمێر نابیندرێ دەبی دەبەنگ بوو بێ کە نەیزانی بێ ئەستێرە 24 کاتژمێر نامینێتەوە یا دەبی دەبەنگ بوو بێ کە نەیزانی بێتن مانگ 24 کاتژمێر نابیتەوە یا دەبی ئەو لێکدانەوەی بۆ بکەن و ئەو لێکدانەوەش لە چی دەرگان هێناوە لە ئەساتیری یەهودی بنج و بنەوانی هەیە كاتك درم أساطير يهودي نك تفسيركي بلكو دقخاني قرآنيش خدي دقخاني قرآنيش سيدك شي دولي فلما جن عليه الليل رأى كوكبا قال هذا ربي فلما أفل قال لا أحب الآفلين كاتك تاريكاي شو داي بوشي قوتي أستيريشي بيني قوتي أما خدا كما بلام كاتك أستيرك ونبو قوتي من حزم دوانية ونبو دواتر فلما رأى القمر بازغا قال هذا ربي وكاتك ما نجيبيني بديار كود قلت أما خداما فلما أفل قال لئن لم يهديني ربي لأكونن من القوم الضالين كاتك ما نقنبو قلت أو ناكري خدام بي أقر هاتو خدام هداية من ندى أو لقومي بلا ريدار ويشتوان دبم ودواتر فلما رأى الشمس بازغة وكات خوري بيني هلهات قال هذا ربي قلت أما خدام هذا أكبر أما قورترا فلما أفلت كات خور بديار نما ونبو قال يا قوم إني بريء مما تشركون البته دبي إبراهيم دبي تمني بو بيتن ربكو أتقبري وهم مفسر كان باسي دكان دبي جارية كان بي لجاني دا إبراهيم مانغو أستيرو خوري بيني بي وتاكا باساو بودرچون لم دقة ئەوەیە کەوا تەبەری کردوویەتی ڕۆژێک بە مانجێک و مانجێک بە ساڵێکە تەمەنی 15 ڕۆژ بووە تەمەنی 15 ڕۆژ بووە دەکات 15 مانگ دەکات 15 ساڵ ئۆتۆماتیکیان 15 ساڵ بەڕێزان ئەوەیە کەوا دەیبینن خورافاتەکەی هەمووی بەلاپەڕەش دەتوانین پێتان بڵێن کەوا لە کوێی وەرگرتیە حەمەی کوڕی ئامینە بزڵەبت یعنی بەشێکی تێدایە یەک دقە سەبارەت بە ئیبراهیم ئەم پەرتوکە دەتوان خۆتان داونلۆدی بکەن دواتر لینکەکەتان بۆ دادنێم دواتر خۆتان داونلۆدی بکەن لە جوزئی یەکەم لە دوای ئادەم اوكي اوت یەک دقە ئەوەتە باسی هەمان چیرۆک دەکا کەوا نەمرود هەرچی ژنی دووجیان هەیە کۆی دەکاتەوە لە شوێنێکدا دەڵێ هەر یەکێکیان کوڕی بوو بیکوژن کچی بوو پاداشتی پێ بدەن وەرە قورئان دەڵێتن وەروە باشی ئەو باسی ئەو شوێنانە دەکا کەوا دایکی ئیبراهیم دەچی لە ئەشکەوتێک مناڵەکەی دەبیتن و دەرگای ئەشکەوتی لەسەردا دەخا و تەنانەت دەڵێتن کاتێک تەمەنی دەگاتە 7 ڕۆژ
دەڵێ ڕۆژێک بە مانجێک بووە مانجێک بە ساڵێک بووە و دواتر دەڵێتن جبریل دێتن بۆ نمونە پەنجەی دەکا بە شیر بەردەوام شیر لە پەنجەی ئیبراهیم دێتە خوارەوە ئیبراهیم بەوە گەورە دەبیتن و دواتر دەڵێتن باسی هەمان شت باسی مانگ دەکا باسی خۆر دەکا باسی ئەستێرە دەکا بە هەمان چەشن محەممەد هەموو دەقەکانی لەوەی وەرگرتێ بەبێ کەم و زیاد هەر وەک دەبینن بەڕێزان هەمووی ئەمە خوڕافەیە و ئەمە ناچێتە عەقڵی مرۆڤەوە بەڵام هەر وەک گوتم موفەسیرەکان ئەمە محەممەد لەوەی وەرگرتیە لەبەرەوە تیایدا کەوتیە مفەسیرەکان چاریان ناچارە یا دەبی بڵێن ئیبراهیم کەسێکی دەبەنگ بووە نەیزانیوە کە ڕۆژانە خۆر هەڵدێ و ئاوا دەبێ و مانگ بەدیار دەکەوێت لە دوای ئاوابوونی خۆر و بەیانیان لەگەڵ دەرکەوتنی خۆر ون دەبێ و ئەستێرە بە هەمان شێوە یا دەبێ بڵێن ئیبراهیم کەسێکی دەبەنگ و نەزان بووە یا دەی بڵێن ئیبراهیم کەسێکی بۆ نمونە چی بووە مشریک بووە چکە بە جۆرە ئەو دەقانە یا دەبی بێن هەمان بۆ نمونە جارێشتر پەنات بنەوە بەر ئیسرائیلیات ئەوەی پێ دەڵێن ئیسرائیلیات بێن لێکدانەوەی ئەم دەقانەی بۆ بکەن لەبەرەوە لێرەدا جارێشتر دەگەینە ئەو نەتیجەی کە ئەم دەقانە دەقی خودایی نین و دەبێ خوددا پاک بکرێتەوە لەم دەقە قێزەوەنانەی هەمەی کوڕی ئامە و هەر کەسێک بڕوا بەم دەقانە بکە کە وەحی ئیلاهین ئەوە کەسێکی زۆر دەبەنگ و نەزان و گەوجە و پێم وانییە پێشووتر لە ناو میلەتی کووردا خەڵکی گشتی زانیبیان کە مەوزوعی ئیبراهیم ئاوا بەو شکل و شێوەیە هەر بۆیان باسکرا ئیبراهیم ئاوا نە وەرن مەلاکان بۆمان باسکەن باسی دەقی 76 سوڕەتی ئەلئەنعام بکەن بزانین ئایا لە ڕوانگەی ئێوە ئیبراهیم دەبەنگ و گەوج بووە کە نەیزانیوە خۆر بەیانیان هەڵدێت و ئێواران ئاودی دەبێت لەبەرەوە گوتی ئەمە گەورەیە ئەمە خودای منە و کاتێک بینیویەتی ون دەبێت گوتوی نەخێر ئەوە خودانیە یا ئەوەتە دەبەنگ بۆ نەیزانیوە یا ئەوەتە لە بیدایەت کەسێکی مشتریک بووە یا ئەوەتە دەبێتن ئەم لەگدانەوەی محەممەد ئەم دەقانەی لە ئیسرائیلیات وەرگرتبی لە ئەفسانەی ئیسرائیلی لەبەرەوە زاناکانی ئیسلامیش چاریان ناچارە بگەڕێنەوە بۆ ئەفسانەی ئیسرائیلیات بێن بۆ لێکدانەوەی ئەم دەقانە و بۆ دۆزینەوەی پاساو هیچ ڕێگایەکی ترتان لە بەردەمدانە بڕۆن وەڵام بدەنەوە چۆن وەڵام دەدەنەوە مسلمانان وەڵام بدەنەوە من قسەی خۆم کرد و قسەکانم زۆر منطقیە و وابزام هەر کەسێک خودای ڕاستەقینەی خۆش بووە و بێوێ ذاتی ئیلاهی ذاتی خودایی پاک بکاتەوە لەم شتە قێزەوەنانەی کە هەمەی کوڕی ئامە داویەتی پاڵ خوددا کە ئاقڵە ژیرە دانایە زانایە هەڵەی فەڵتەی ئاوا ناداتن ئەمە فەڵتەیە داویەتی و ئیبراهیم لە ژیانیدا بۆ نمونە بتپەرز نەبووە بە هیچ جۆرێک هەر وەک بۆ نمونە پەرتووکی پیرۆز بغەض النەظر عن ئەوەی وتم من لە بواری مقارنەی ئەدیان دەقەکان هەڵدەسەنجێنم و دواتر دەیدەمە بەر باس و لێکۆڵینەوەی عەقڵ و منطق ئەم دەقانە دەقی زۆر خورافین من قسەیشترم نییە سەبارەت بەم بابەتە هیوا ژیانێکی بەختەوەر کامەران بۆ هەموو لایەکان دەخوازم با مسلمانان بابێن وەڵامی ئەم دەقانە بدەنەوە لە جیاتی ئەوەی گوێن بدەن هەر وەک من بە بەڵگە بە دۆکیمنت قسەم کرد با خۆیان بابێن با وەڵام بدەنەوە چ وەڵامێک دەنەوە بابێن با وەڵام بدەنەوە بەڵام دیارە میلەتی کورد حەز لە ڕاستی ناکە حەز لە حەقیقەت ناکە حەزی لێ بگەوجێنرێ حەزی لە گەوجاتیە بەردەوام دەوێتن لە چوارچێوەی بازنەیەکی داخراوی گەوجێتی هیوایەکی درۆزنانە بمینێتەوە مشکلە نییە دەڵێ وازم لێبینە هەر بژین کاتی تشات تاوەکو بەرنامەیەکی تر ڕەنگ بێ ئەگەر بەیانی کرا بەرنامەی یا بەیانی یا دوو بەیانی باسی سیرەی عومەری کوڕی خەتابتان بۆ دەکەم پەرتوچێکە بە ناوی سیرەی عومەری کوڕی خەتاب مالک ئەلمەسلەمانی نووسیویەتی بە چڕ و پڕ لەناو هەموو توراسی ئیسلامی هەموو دەقەکان و هەموو سیرەکانی تایبەت بە عومەری کوڕی خەتابی دەرهێناوە ئەو پەرتوکە نیوەیم تاوا کردی ڕەنگی تاوەکو بەیانی تەواوی بکەم وابزانم نزیک 280 لاپەڕە شتێکی لەو بابەتەیە هەوڵدم تەواوی بکەم ئەگەر توانیم لەوێ بابەتێکتان پێشکەش دەکەم سەبارەت بە عومەری کوڕی خەتاب چێ بووە چێ نەبووە هەڵس و کەوتی دەور و کارکردی لەسەر بنیادنانی شەریعەتی ئیسلامی و هەتاوەکو دوایی کاتێکی شاد بۆی بەڕێز و ئازیز هەر بژین